کۆمەڵی دادگەری لە سەرەتای دامەزراندنیەوە تاوەکو ئێستا لە بواری پەروەردە و پێگەیاندن و زانستە شەرعیەکان چەندین ناوەند و بنکەی هەبووە لە شار و شارۆچکەکان بۆ خزمەتکردن بە دین و ژینی هاوڵاتیان. ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی دادگەری دەڵێن گەلێک زانا و خەتیب و مامۆستای ئاینیان پێگەیاندووە، چەندین قوتابخانەیان کردوتەوە بۆ پێگەیاندنی لاوان و پێگەیشتوان. بەڕاستی مەکتەبی زانایان لەگەڵ کاتی ئەعلانکردنی کۆمەڵی ئیسلامی مەکتەبی زانایشمان تەشکیل کرا. جا ئەم مەکتەبی زانایانە کە تەشکیل بوو، یعنی بەڕاستی ئێمە تقریباً 10 لقمانەیە 10 لقی زانایان. ئەم لقانە هەر یەکەی دەوری خۆیانیان بینیوە. دەوری خۆیانیان بینیوە لە یعنی مەثەلاً زانای باش پەروەردە بکەن و بەخێو بکەن و دەرس و دروستی باشیان هەبێ بۆ زانایان و بۆ قوتابی بۆ فەقێ. اینجا مەکتەبی زانایان جگەلەوەی کە ئەم دەلقەمان تەشکیل داوە، دەلقەکەیش الحەمدولله ئینسانی باشمان کردوتە مەسئولیان و الحەمدولله جێی دڵخۆشیمان و جێی دڵخۆشی موسڵمانانیشن. قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر لە ساڵی 1997 لە خورماڵ دامەزراو. لە ئێستادا لە زۆرینەی شارەکان لقی هەیە. تا ئێستا بڕوانامەی باوەڕپێکراوی بەخشیوە بە زیاتر لە 6,000 کەس کە بەشێکیان لە مزگەوتی ناوچە جیاوازەکاندا پێشنوێژ و تارخوێنن. بەشی خوشکان لەم قوتابخانەیەدا کرایەوە و تا ئێستا 560 دەرچوویان هەبووە. هەر بۆیە عەبدوڵڵای کوڕی عومەر بە ناوەندێکی گرنگی زانستە شەرعیەکان ناسراوە و شان بەشانی ڕێکخرا و ناوەندەکانی دیکەی کۆمەڵی دادگەری ماوەی چەندین ساڵە خزمەت بە کۆمەڵگا دەکات. مدرسەی عەبدوڵڵای کوڕی عومەر یەکێکە لە مدرسە شەرعیەکان کە گرنگی تایبەتی ئەدا بە زانستە شەرعیەکان و لە هەموو بوارەکانە، لە هەموو علمانێک کە باس دەکرێت، هەر لە فیقەوە، لە ئوسوولەوە، هەر لە بەلاغەوە، هەر لە نەحوەوە، هەرچی ئەوەی کە پەیوەندی بە علومی شەرعیەوە هەیە هەموو بوارەکان گرنگی پێدا و الحەمدولله گرنگیەکی تایبەتی خۆ هەیە و قوتابیانی کە بەشداریان کردووە بۆ خۆیان شاهدی ئەدەن کە ئیستیفادەیەکی زۆر باشیان کردووە و دەورێکی زۆر کاریگەیشیان هەیە لە کۆمەلگایە، چونکە هەندێک لەوانی کە لای ئێمە قوتابی بوون ئێستا هەڵگری دکتۆران هەیە، هەڵگری ماجستەرە هەیە، ئێستا ئوستازی جامعەیە، واتە هەموو چین و توێژەکانی تایە، هەر لە ئیمام و خەتیبێکەوە هەر لە ئیمامێکەوە تا بەرزترین ئاست. هەیشە تەواوی کردو بۆ خۆی بۆتە داعیەکی باش، هەیشە ئێستا لە کۆمەڵی دادگەریە قیادەی ئەم سەحوەی ئیسلامیەکە. لەپاڵ قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر و ماڵی فەرموودە و ناوەندە ناوچەیەکانی دیکەی بواری پەروەردە کۆمەڵی دادگەری پانتایی خەرمانی خزمەتەکانی بەدین و ژینی کۆمەڵگا لە ڕووی میدیایی شەوە فراوانە و لە ڕێگەی کەناڵی بانگەواز و ڕادیۆی سونەت و دەنگی قورئانی پیرۆز و ڕادیۆی پەیامی قورئان و چەندین ڕادیۆی دیکەی ناوخۆیی لە ناوچە جیاوازەکان خزمەت بە کۆمەڵگە دەکات. ئەم دەستگایانە ئامانجیان پاراستنی کۆمەڵگایە لەم سەر لێشەوانەی بەشێک لە کەناڵەکان بۆ بەلاڕێدابەردنی کۆمەڵگە و لێسەنەوەی بە هاوباڵەکان لە خەڵکی کوردستان ئێستا پەیڕەوی دەکەن. بانگەواز هەمیشە بانگەوازی بۆ پاراستنی خوڕەوشت و بەهاڕەسەنەکانی کۆمەڵگا بووە و لە ئایندەشدا باشتر هەوڵی خۆی دەدات. بەو فیدباکەی کە ئێمە لەناو خەڵک بۆمانەگەڕێتەوە بەو دەنگدانەوەی کە لەناو کۆمەڵگا هەیەی بەو کاریگەری کە لەسەر تاکەکان هەیەی لە دەرەوە ناوی وڵات خەڵکان پەیوەندیمان پێوەکەن کە سپاس بۆ خوای پەروەردگار بۆی ئەو کەناڵەوە ڕێنمایی کراون، بۆی ئەو کەناڵەوە لە کاری خراپە بە دوور بوون، بۆی ئەو کەناڵەوە خوای گەورە هیدایەتی داون، بۆیە ئەوە زۆر گوڕوتوین بە ئێمە ئەبەخشێ و زۆر ئەبێتە مای دڵخۆشی بۆ ئێمە. سپاس بۆ خوای پەروەردگار ئێمە هەوڵ دەین لەسەر جانیبە پەروەردەیەکان، لەسەر جانیبە داوی و بانخوازەکان، لەسەر دیاردە ناحەز و قێزەونەکان، لەسەر دیاردە ناشرینەکان، لەسەر هەموو ئەو لایەنانەی کە ڕەوشت و قیەم و ئەخلاق و ئەو بابەتانە کە لە کۆمەلگا زۆر پێویستە ئێمە ئینشەڵا کاری لەسەرەکەین. لە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵی دادگەریدا ناوەند و دامەزراوەکانی سەر بە کۆمەڵ دەڵێن بۆ خزمەتکردنی کۆمەڵگە و پەروەردە و پێگەیاندن دەرگاکانیان کراوە دەبێت بەڕووی هاوڵاتیاندا و بە ئامانجی پاراستنی کۆمەڵگە و خێزان و تاکەکان هەنگاو دەنێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.